تاوکەری بەشی 23ەم لە گۆڕەپانی گابازی کریتدا. پاژەوەی کاپتا ڕۆیشت گۆزەیەکی هێنا و من و مینا هەریەکی دەستکێکمان گرت و بەرزمان کردەوە و دوای دامان بە زەوی داوشکاندمان. لە دوای گۆزە شکاندنەکە کاپتا لەسەر زەوی دانیشت و قاچی مینای خستە سەرسەری خۆی و وتی: لەمە و دواتۆ خانمی منی، وەکو گەورەکەم دەتوانی فەرمانم پێ بکەی، لەوانەیە لە 38 زیاتر کارم پێ بکەی، بەڵام هیوادارم لە کاتی تووڕەبوونتدا ئاوی کوڵاوم پیانەکەی، پێڵاوی بێپاژنە لە پێ بکە بۆ ئەوەی لە کاتێکدا کە تووڕە دەبی و دەیکێشی بەسرمدا سرم نەشکێ و نەئاوسێ. من لە هەموو کاتێکدا هەروەکو وەفاداری سینۆهەم لەگەڵ تۆشدا بە وەفا دەبم، چونکە نازانم لەگەڵەوەشدا کە تۆ لە ڕوولاوازی بۆچی من خۆشم دەوێی. پێم سەیرە چۆن گەورەکەم تۆی هەڵبژاردووە، چونکە ئەگەر من لە جیاتی گەورەکەم بوومایە هەرگیز کچێکی ئاوەها لە ڕوولاوازم نەدەکردا و سەری خۆم، بەڵام واز دەکەم لە دوای مناڵبوون قەڵەو ببی و من بەڵێنت دەدەمێ وەکو چۆن لە گەورەکەم کەم دزی دەکەم، دزی زۆریش لە تۆ نەکەم. کاپتا کاتێک قسەی دەکرد وەها تێکچوو بوو کەوتە گریان و میناژ ماوەیەک دەستی بەسەر و گەردنی هێنا و وتی: مەگری. منیش پێم وت کەرتە گۆزەشکاوەکان کۆبکەرەوە و بیبەرە دەرەوە. ئەو شەوە من و مینا وەکو ڕابردوو لە تەنیژیەکەوە ڕاکشایت، بەڵام من نەمویست سوود لە مافیا و سەرێتیەکەم وەربگرم، وەکو پیاوێک کە دەچێتە لای ژنەکەی خۆی کەڵکی لێ وەربگرم، چونکە دەمزانی کە مینا لە هاودەمێتی من خۆشحاڵ نابێت و من نەفرەت لەو خۆشحاڵیە یەکلایە نەدەکەم. ڕۆژی دوای ئەوە مینا وەکو ڕۆژی پێشوو لە بەردەمگایەک سەمای دەکرد و هیچ ڕووداوێکی خراپ ڕووی نەدا، بەڵام کوڕێکی گەنج کاتێک کە خەریکی سەماکردن بوو بازیدایە سەرگایەک کە بچێتە سەر پشتی و کەوتە سەر زەوی و گاکە بە شاخەکانی کوشتی. تەماشاچیەکان کاتێک کە ئەم ڕووداوایان بینی هەڵسان و هاواریان کرد. من بۆم دەرکەوت کە لە خۆشیدا هاوار دەکەن، نەوەک لەوەی کە پێیان ناخۆش بێ. دوایی گاکەیان لەو گەنجە دوور خستەوە و خەڵکی دەورەیان لە لاشەکەدا و ژنەکان دەستیان بە خوێنی کوڕەکە سوور کرد و گوێم لێ بوو کە دەیانوت تەماشاکردنی خۆش بوو. پیاوەکان دەیانوت ماوەیەکی زۆرە وەکو ئەمڕۆ شتی دیدەنیمان نەبینیوە. دوایی ژن و پیاوەکان بەرەو ماڵەکانی خۆیان ڕۆیشتنەوە و ئەو شەوە چراکانی بەندەر و ناوشار لە شەوەکانی تر زیاتر هەڵکرابوون، چونکە ژن و مێردەکان ئەو شەوەیان کردە جەژن و ئەم جۆرە خۆشگوزەرانیە لە کریت باو بوو. ئەم ڕابواردنە تەنها بە بۆنەی گابازیەکەی ئەو ڕۆژە نەبوو، ویان مردنی یەکێک لە گابازەکان نەبوو، بەڵکو لەبەر ئەوە ژن و پیاوەکان دەیانزانی کە لەو شەوەدا کچێکی جوان دەچێتە خانوەکەوە شادیان دەکرد. من پێچەوانەی ئەو خەڵکە لەو شەوەدا تەنها بووم، چونکە دەمزانی مینا لەو شەوەدا بە سواری گالیسکەیەکی زەرد بەرەو خانووی خوا دەڕوات و
هاوڕێکانی بە سواری کەژاوە یان بە پێ لە دوایەوە بەخۆشی و پێکەنین دەڕۆیشتن. من لەبەر ئەوەی دەمزانی کە دەبێت لە دوام میناوە بڕۆم، سەر لە بەیانی ئەو ڕۆژە کەژاوەیەکم بۆ ئەو مەبەستە بەکرێ گرت و کاپتاژ لەبەر ئەوەی دڵی بە میناوە بوو وتی لەگەڵتدا دێم و لە ڕێگا لە ناوشار و ئەشکەوتەکەدا هەمویان شادمان بوون جگە لە من، چونکە دەمزانی کە لەوانەیە ئیتر مینا نەبینمەوە. کاتێک لە خانووی خوا نزیک بووینەوە هەمویان بێدەنگ بوون. لە ڕووناکی مانگدا لەو شوێنە وردەبوومەوە کە بزانم چۆنە. لە خانووەکەدا جگە لە دەرگاکانی هیچی ترم نەبینی. دوو دەرگای حەوجۆشی گەورە و قورسی یەک لە دوایەکی لێبوو بۆ ئەوەی ئەو دەرگایانە بکەنەوە مینایان بردە ناو پەرستگایەک کە لە نزیک خانووی خواکەیان بوو. ئەوان لەوێ پیان وتم ئەم پەرستگایە شوێنی نیشتەجێبوونی پاسەوانەکانی خانەی خوایە. کاتێک کە مینا چووە ناو پەرستگاکەوە کراسێکی لەبەردا بوو. لە دوای کاتژمێرێک کە لەو پەرستگایە دەرچوو بینیم کراسی لەبەردا نییە و ڕووتە، بەڵام پرچی سەری بە پەڕۆیەکی سپی وەکو تۆڕ بەستووە. مینا لە دوورەوە سەیری کردم و زەردەخەنەیەکی بۆ کردم، بەڵام هەستم کرد بزەی سەر لێوی لە ناچاریە و بۆ دڵدانەوەی منە، ئەگەر نا مینا خۆشحاڵ نییە تا پێ بکەنێ. هەروەها بینیم لە دوای دەرچوونی مینا لە پەرستگەی کاهینە گەورەکە کە سەریگاکەی بەسەری خۆیدا کردبوو دەموچاوی نەدەبینرا شمشێرێکی بەقەدەوە کردبوو لە تەنیژ میناوە دەڕۆیشت. لە نێوان بێدەنگی خەڵکی کاهینە گەورەکە و مینا گەیشتنە دەرگای خانوەکە و پاسەوانەکانی پەرستگا ئەو دەرگایان کردەوە کە بۆ کردنەوە و داخستنی هێزی 20 نەفەری ئەویست. دوایی دەرگای دۆمیان کردەوە و لەوێدا یەکێک لە پاسەوانەکان مەشەڵێکی هەڵکرد و دایە دەست مینا و دوایی کاهینە گەورەکە و مینا چوونە ناو داڵانێکی گەورەوە کەوا دیار بوو دوور و درێژە و پاسەوانەکان هەردوو دەرگاکەیان داخست. بینینی ئەم دیمەنە لە بەرچاونبوونی مینا لەو جێگەیەدا ئەوەندە خەمهێنەر بوو کە نەمتوانی بە پێوە بوەستم و لەسەر ئەو گیایەی لە بەردەم خانووەکەدا شین ببوو کەوتمە سەر ئەژنۆ و دەم و چاوم خستە سەرگیاکان و لەگەڵەوەشدا کە مینا بەڵێنی پێدا بووم کە لە خانووی خوا دەگەڕێتەوە لەگەڵ مندا دەژی، بەڵام دەمزانی کە هەرگیز ناگەڕێتەوە. تاو کاتەی کە مینام لێوە دیار بوو ئومێدم هەبوو کە بیبینمەوە، بەڵام لە دوای ئەوەی کە بینیم دەرگا قورسەکانیان لە دوایەوە داخست زانیم کە نابێ بە هیوای بم و ئەو کچە ببینمەوە. کاپتا لە تەنیژ منەوە لە سەرگیاکە دانیشت و دەیناڵاند چونکە ویش هەستی کردبوو کە ئیتر مینا نابینێتەوە. بەڵام هاوڕێکانی مینا کە لەگەڵیدا هاتبوون تاو کاتە بێدەنگ بوون. هەر ئەوەندە دەرگای خانووەکە داخرا وەکو ئەو کەسانی کە لە ناکاودا تووشی شێتی ببن مەشخەڵیان هەڵکرد و سەری گۆزەکانیان کردەوە و هەندێکیان خواردەوە. هەرەوەندە کەمێک لە شەو تێپەڕی لەبەر ڕووناکی مانگ و ڕۆشنایی مەشخەڵەکان کەوتنە سەماکردن و ئەو سەمایە ئەوەندە گەرم و سەر سوورهێنەر بوو کە من تا ئەو شەوە هاوتای ئەوەم لە هیچ وڵاتێکی دنیادا نەبینی بوو. هەر ئەوەندە سەریان گەرم بوو ئیتر ژن و پیاوەکان خۆیان ڕوت کردەوە و بێشەرمانە ئەو ئەندامانەی کە دەبوایە داپۆشێ نیشانی ژن و پیاوەکانی تریان دەدا. کاپتا کاتێکەوەی بینی هەمووی خەریکی سەماکردنن هەڵسا و ڕۆیشت و دوای چەند ساتێ بە گۆزەیەک شەرابەوە گەڕایەوە. من دەمزانی گۆزەیەکی لە ناو کەژاوەکە هێنا بوو چونکە بەر لەوەی لە شارەوە بەڕێ بکەوین پێیان وتبووین کە لە ماڵی خوا و لە پەرستگا هیچ خواردن و خواردنەوەیەکی لێ نییە، ئێمە دەبێ خواردن و خواردنەوەی خۆمان لە شارەوە ببەین. کاپتا چەند گۆزەیەکی خواردنەوە و هەندێنانی لە شار کەڕی بوو
لە ناو کەژاوەکە داینابوو. کاتێک کە گۆزەکەی هێناوتی سینۆها، ئێستا منی شێندەی تۆ غەمبارم، چونکە منیش وەکو تۆ هەز دەکەم کە ئەو کچە نابینمەوە، بەڵام چونکە من و تۆ لەم کاتەدا بۆ بینینی ئەو هیچمان پێ ناکرێ، باشتر وایە کە بنۆشینەوە و خەم لە ناو ببەین. بەڵام من نەمتوانی بخۆمەوە وەکو ئەو ژن و پیاوانەی کە شێتانە لەو ناوەدا سەمایان دەکرد و خۆشحاڵی خۆیان دەردەبڕی من خۆشحاڵ بم. بەڵام ڕێگەم لە خواردنەوەی کاپتان نەگرت، چونکە دەمزانی کەمێک خواردنەوە بەسوودە و توانا دەبەخشێتە ئەو پیرەمێردا. مەشغەڵەکان هەڵکرابوون، مانگە درەوشایەوە. ژن و پیاوەکان بەبێ ئەوەی بایەخ بەوانی تر بدەن لە مەشغەڵەکان دوورە کەوتنەوە و وەکو ژن و مێرد لەگەڵ یەکتریدا کۆ دەبوونەوە. من بیرم کردەوە کە ئێستا مینا لەکوێیە و چی دەکا. لە ناکاو کاپتاوتی سینۆها، لەبەر ئەوەی من هێشتا زۆرم نەنۆشیوە، چاوەکانم هەڵە ناکەن کە بڵێم بەهۆی سەرخۆشیەوە شتێکی لێڵ دێتە بەرچاوم. وتم کاپتا چی دەڵێی؟ بەندەکەم وتی دەمەوێت بڵێم ئەو پیاوەی شمشێرەکەی بە پشتەوە بوو، دوو شاخ لەسەری ڕوا بوو، لەگەڵ مینا چوو بۆ ژوورێ، لەوێوە هاتە دەرەوە لە کاتێکدا کە دەرگای خانووەکە نەکراوەتەوە و ئەم بابەتێکە شایەنی بیرکردنەوەیە. من سەیرێکی دەوروبەرم کرد و کاینی گەورەم بینی. سەیرم کرد وەکو خەڵکی خەریکی سەماکردنە. لە کاپتان پرسی ئایا تۆ دڵنیایت کە ئەو لە دەرگای ئەشکەوتەکەەوە نهاتە دەرێ؟ کاپتاوتی کاتێک کە تۆ سەرت خست بۆ سەرزەوی و ناڵە ناڵت دەکردە گریای، من یەک چرکەش چاوم لە دەرگای خانووەکە نەگرت، چونکە چاوەڕوان بووم کە مینا لەوێ بێتە دەرەوە. بەڵام لە ناکاو بینیم شاخە زەردە ڕەنگەکانی ئەو پیاوە لە ڕۆشنایی مەشغەڵەکاندا درەوشایەوە. لەبەرەوەی دەرگای شکەوتەکە نەکرابەوە، بەخۆمم وت دیارە خانووی خوا جگەل لەو دەرگا گەورانەی کە ئێمە دەیبینین ڕێگەی تری هەیە کە ئەم پیاوە لەوێوە هاتۆتە دەرەوە. من هەڵسام و بەرەو کاینی گەورە ڕۆیشتم و دەستیم گرت و وتم مینا لەکوێیە. کاینەکە ئەوەندە لەم قسەی من تووڕە بوو کە بە توندی سەری گیاکەی لە دەم و چاوی کردەوە و وتی ئەگەر تۆ هاوڵاتیەکی کریتی نەبوویتایە لەم کاتێک کە ئێمە خەریکی سەماکردنین ئەم پرسیارەت بکردایە، سەماکەمانت لێ تێک بدایە، فەرمانم دەدا لەسەر تاشەبەردەکانەوە فڕێت بدەنە ناودەمی ئەختەپوتەکانی دەریاوە. بەڵام لەبەر ئەوەی پیاوێکی بیانیت ڕێو ڕسمی ئێرە نازانی، چاوپۆشی لە بەس زاگەیاندنەکەت دەکەم. منیش پێم وت مینا لەکوێیە؟ وەڵامم بدەرەوە، پێم بڵێ بۆ کوێت برد. کاینەکەوتی من مینام بردە ناو خانووی خواوە، ئەوم لە تاریکی ئەشکەوتەکەدا بەجێ هێشت و گەڕامەوە کە لەم سەمایەدا بەشدار بم. بەڵام تۆ حەقت بەسەر میناوە چییە؟ بۆچی سۆراغی دەپرسی؟ لە کاتێکدا کە من پاداشتی ماندووبوونەکەی تۆم داوەتەوە و دیاریم بۆ ناردوویتەتە میوانخانەکە چونکە مینات بۆ گەڕاندبووینەوە. وتم ئەی کاهینی گەورە، چۆنە کە تۆ لە خانووی خوا تویتەتە دەرەوە؟ بەڵام مینات لەگەڵدانیە، چونکە میناش دەیتوانی لەو ڕێگەی کە تۆی لێوە هاتووی ئەویش بەهاتایەتە دەرەوە. کاینەکەوتی ئەی پیاوی میسری، تۆ زۆر قسە دەکەیت و خۆت لەو کارانەی کە پەیوەندی بە تۆ نییە هەڵدەقورتێنی. بۆ دوایین جار پێت دەڵێم واز لەم لێکۆڵینەوانە بهێنا، ئەگەر نا دەرخواردی ئەختەپوتەکانت دەدەم. من تووڕە بووم و وتم ئەم کارە پەیوەندی بە منەوە هەیە و من دەبێ بزانم کە مینا لەکوێیە و چۆن لە تۆ جیابۆتەوە، لەکوێ بەجێت هێشت و گەڕاویتەتەوە. بەڵام لەم کاتەدا کاپتا دەستی گرتم و لە کاینەکە دووری خستمەوە و وتی گەورم، مەگەر تۆ شێت بوویت لەگەڵم پیاوە شاخدارەدا لە ناو ئەو هەموو ژن و پیاوە دەنگە دەنگ دەکەیت و سەرنجی هەمویانت بۆ لای خۆت ڕاکێشاوە. دوایی چەرپاندی بە گوێمدا وتی تۆ ژوەک و ئەمان سەما بکە و شادی دەربڕا،
بۆ ئەوەی کاهینی گەورە فری و بدەی و کۆم خەڵکە بچۆرە ناو قەڕەباڵغیکەوە و کارێکی وا بکە کەوا بزانن تۆ بەڕاستی شادمانی. منوتم منم کارە ناکەم، بە درۆ خۆم خۆشحاڵ نیشان نادەم، حەز ناکەم سەرنجی کەس ڕابکێشم، بەڵام ئەگەرم پیاوە پێم نەڵێ مینا لەکوێیە، چۆن دەکرێ بگەمە لای ئەو بەم کێردە ئاسنینەی لە وڵاتی هاتی دەستم کەوتووە دەیکوژم. ئەم کێردە ئەوەندە تیژە کاتێک کە بچێتە ناولەشی یەکێکەوە تا دەستکەکەی دەچێتە خوارەوە. کاپتاوتی وسکوت بە، وسکوت بە، وەرە بڕۆ کەمێ خواردنەوە بنۆشە، چونکە چاوەکانت بەم شەوە وەکو چاوی کوندە بەبوو لە تاریکیدا بریقە دەداتەوە، دەبێ بنووشیتەوە بۆ ئەوەی تووڕێیەکە تێوەر بکاتەوە. ئەگەر بە قسەم بکەی کەمێ بنۆشەوە و پێت دەڵێم کە لە چ ڕێگایەکەوە دەتوانین بگەینە مینا، چونکە ڕێگەی هاتنە دەرەوەی ئەو پیاوەم دۆزیوەتەوە. کاپتا منی لە نێوان ئەو ژن و پیاوانەی سەمایان دەکرد هێنایە دەرەوە و لەسەر گیاکە لەسەر زەوی دانیشاندم و کەمێ شەرابی دەرخواردام و منەستم کرد کە ناتوانم بە خەبەر بمێنمەوە و دەبێ بنوم و لەبەر ئەوەی ئەم خەوە نائاسایی بوو بۆم دەرکەوت کە کاپتا تریاکی خست بووە ناو شەرابەکەوە و تۆڵەی ڕووداوەکەی بابلی لێ کردبوومەوە. بەڵام ئەگەر لەو شەوەدا کاپتا تریاکی تێکەڵی شەرابەکە نەکردایە و دەرخواردی منی نەدایە، من کاهینی گەورەم دەکوشت و دانیشتوانی کریتیش منیان دەرخواردی ئەختەپوتەکان دەدا یان بە شێوەیەکی تردەیان کوشتم و کاپتا لەو شەوەدا گیانی منی ڕزگار کرد. کاتێکە لە خەو هەڵسام ڕوانیم ڕۆژە و خۆر هەڵاتووە و من لەسەر گیاکە ڕاکشاوم، سرم بەرز کردەوە، سەیرێکی دەوروبەرم کرد و بینیم ژن و پیاوەکان بەڕووتی لەسەر گیاکە کەوتبوون، چونکە دوێنێ شەو تا بەیانی خەریکی نۆشین و سەماکردن بوون و ماندوێتی لە پێی خستبوون. دوای ئەوەی خۆر بەرز بۆوە گەرمایی خۆر ژن و پیاوەکانی لە خەو هەڵسان، ژنەکان پرچی خۆیان ڕازاندەوە و بەرەو دەریا ڕۆیشتن کە خۆیان بشۆن، بەڵام لەبەر ئەوەی ڕاهات بوون کە لە گەرماوەکانی ماڵەوەدا خۆیان بشۆرن، هەرکان گاویان دەخستە ناو دەریاوە دەگەڕانەوە دواوە و نەیان دەتوانی لە ناو ئەو ئاوە ساردەدا خۆیان ڕاگەرن. دوای ئەوەی ژنەکان باوکاری یەکتری خۆیان ڕازاندەوە و ژاکاویەکانیان نەهێشت، پرسیان ئێستا کێ لە چاوەڕوانی مینادا دەمێنێتەوە و کێ دەگەڕێتەوە بۆ شار. هەندێک لە ژنەکان وتیان دەگەڕینەوە بۆ شار و بەڕێکەوتن و گەڕانەوە، بەڵام دەستەیەک لە ژنەکان کە گەنجتر و هاوتەمەنی مینا بوون وتیان ئێمە چاوەڕوانی دەبین تا ئەو بگەڕێتەوە. هەندێک لە ژنە گەنجەکان بە تەمای مانەوە بوون، مانەوە و هەرێکیان دەیوت کام پیاو ئامادەیە بمێنێتەوە و یەکێک لە پیاوەکان ئامادەی خۆی دەردەبڕی کە بمێنێتەوە و ئەو ژنە بە تەنها نەمێنێتەوە. من لە سەرەتادا تێنەگەیشتم کە ئەمانە بۆچی لەوێ کۆبوونەتەوە، دوایی بۆم دەرکەوت کە بۆچی هەر ژنێک لە نێوان پیاوەکاندا یەکێکیان بانگێش دەکات و زانیم ئەگەر ژنەکان هەندێکیان داوەت نەکەن هەموو پیاوەکان دەگەڕێنەوە بەرەو شار و ئەوە ژنەکان بە تەنها دەمێننەوە. لە نێوان ئەو وڵاتانەی کە من تا ئەو کاتە بینی بوون کریت تاکە وڵات بوو کە ژنەکان بۆ ئەوەی سەرنجی پیاوەکان بۆ لای خۆیان ڕابکێشن دەبوایە ئەم ڕێگەیەیان بەکار بهێنایە. لە مەیدانی گابازیەکەش سەرنجمدا بوو کە ژن و پیاوەکان کاتێک بەڕووتی لە بەردەم گاکاندا سەما دەکەن، خەڵکی زیاتر بۆ هونەری گابازیەکەیان
خۆشی دەردەبڕن و لەگەڵەوەشدا کە کوڕێکیان کچێکی جوان سەرنجی خەڵکی ڕادەکێشا، بەڵام وەکو وڵاتانی تر نەبوو. هۆیەکەشی ئەوە بوو لە کریت ژن و پیاوەکان لە ڕابواردن لەگەڵ یەکتریدا ئازاد بوون. کاینی گەورە لەو پیاوانە بوو کە دەیویست بگەڕێتەوە بۆ شار و من لێم پرسی ئایا دەتوانم لێرە بمێنمەوە تاو کاتەی مینا لە خانووی خوا دێتە دەرەوە. کاینی گەورە وتی هیچ کەسێ ڕێگا لەمانەوەت ناگرێ، بەڵام مانەوەی تۆ لێرەدا بێسوودە، چونکە تا ئێستا ڕووی نەداوە کە کەسێک بچێتە ماڵی خوا و دوایی بگەڕێتەوە. من خۆم لە گێریدا وتم ئەی کاهینی گەورە، من حەز بە گەڕانەوەی مینا ناکەم، نامەوێت بیبینم، بەڵکو ئەم بابەتە بەهانەیەکە بۆ ئەوەی لێرە بمێنمەوە و بەڕابواردن لەگەڵ ئەم ژنە جوانانە خۆم سەرگەرم بکەم، چونکە تەنها زەوی و ئاسمانی کریت ئەم بوونەوەرە لەش ساغ و جوانانە دەێنێتە کایەوە. هەروە ئەگەر شەوی ڕابردوو قسەی توندم بەرامبەرت کرد، داوای لێبوردن دەکەم، چونکە شەوی ڕابردوو مەز بووم و نەمدەزانی چی دەڵێم و چی دەکەم، لەگەڵ کێدا گفتوگۆ دەکەم، بەڵام ئێستا کە هاتوومەتەوە هۆش دەزانم کە ڕەفتاری دوێنێ شەوی من زۆر ناپەسەند بوو. ئەم قسەیە کاری لە کاهینی گەورە کرد و دەستی بەسەری مندا هێنا و بزەیەکی هاتێ وتی زۆر باشە، لەبەر ئەوەی حەز دەکەی لەگەڵ ژنەکاندا ڕابێری، لێرە بە و من ڕێگە لەمانەوەت ناگرم، بەڵام وریابە ژنەکانی ئێمە سکیان لە تۆ پڕ نەبێ، چونکە لەبەر ئەوەی تۆ بیانیت باش نییە ژنەکانی ئێمە لە تۆ دووگیان بن، لێرە ئەوەندە چاوەڕوان بە هەتا مینا دەگەڕێتەوە. منی ژوتم کاینی گەورە، من لەبارەی ژنەکانەوە پیاوێکی کەم ئەزمون نیم، چونکە لە سووریا و بابل بینیم کە چۆن کچە گەنجەکان دەچوونە پەرزگا بۆ ئەوەی جەهازی بووکێنی خۆیان کۆبکەنەوە. من بە شێوەیەکی سادە دەدوام کە کاهینەکە وابزانێت من پیاوێکی دەبەنگ و منیش خۆم مەبەستم ئەوە بوو دەمویست ئەو بە پیاوێکی نەفامم بزانێ بۆ ئەوەی بڕیار نەدات لەوێ دوورم بخەنەوە. لەگەڵەوەشدا کاتێک کە کاهینی گەورە بەرەو شار گەڕایەوە هەستم کرد کە پاسەوانەکانی پەرزگەی ڕاستپارد کە ئاگاداری من بن. هەروەها دیار بوو بە ژنەکانی وتبوو گاڵتە و گەفم لەگەڵدا بکەن، چونکە کاتێک کە ڕۆیشت کۆمەڵێک لەو ژنانە لە دەورم کۆبوونەوە و داوایان لێکردم لەوێ دوورکەوینەوە و لەگەڵیاندا بم بەیەکەوە بخۆین و بخۆینەوە. من بەدەم بانکێشتەکەیانەوە چووم، بەیەکەوە چووینە ناو بێشەیەکەوە. ئەو کاتە بۆم دەرکەوت کە ژنەکانی کریت چەند سووکن، چونکە هیچ شەرمیان لە من نەکرد، گاڵتە و گەفی ناشیرینیان دەکرد. لە شاری تەبەسیش کە گەورەترین شاری دنیاە لە ناو مەیخانەکاندا ئەو کردارانە نەدەکرا. لە کاتێکدا من دڵنیا بووم ئەو ژنانەی کە منیان بۆ ناو بێشەکە برد هەمویان لە بنەماڵە ناودارەکانی کریت بوون. کاتێک کە بینیم ژنەکان زۆر ئازارم دەدەن و حەزیشم بە هاودەمێتی و ڕابواردن لەگەڵ هیچیان نەبوو، خۆموانیشاندا کە سەرخۆشم و خەوم لێکەوتووە. ئەوان بەڕقەوە لێم دوورکەوتنەوە و وتیان ئەم بیانیە پیاوێکی کێویە، ئەگەر نا ئەوەندە بە بێبایەخی ڕەفتاری لەگەڵ نەدەکردین. کاپتاش هات کە من لەوێ دەربکات و پێیوتم تۆ کە ناتوانی خۆت سەرخۆش بگری بۆچی ئەوەندە زۆرت خواردۆتەوە کە لە پێ بکەوی. ژنەکان کە بەندەکەی منیان بینی و ڕوانیانە سەرەزلەکەی دەستیان بەگاڵتە و کەف و پێکەنین کرد و لێ نزیک بوونەوە. ئەگەرچی بەندەکەی من ناشیرین بوو، یەک چاوی هەبوو، بەڵام لەبەر ئەوەی بە بیانی لە قەڵەم دەدرا هەستی ژنەکانی دەبزواند کە بیدوێن و شتی لێ بپرسن، چونکە ژنەکان لە هەموو وڵاتێ کاتێک کە بیانیەک دەبینن هەوڵ دەدەن لێ بکۆڵنەوە. ژنەکان کاپتەیان لەگەڵ خۆیاندا بۆ ناو بێشەکە برد. من لەبەر ئەوەی دەمزانی کە لەوانەیە مانەوەم درێژە بکێشێ هەڵگرەکانی کەژاوەکەم نرد بۆ شار ئازوقە و خواردنەوەم بۆ بکڕن لەگەڵ خۆیاندا بیهێن و بە تایبەتی زیاتر خواردنەوە بکڕن.
کەم خۆیان بینۆشنەوە و هەم ئێمەش سوودی لێوەربگرین. ئەو ڕۆژە ئەوانەی لێوە بوون کاتەکانیان بە خواردنەوە و نۆشینەوە و ڕابواردن بەسەر بردو. من تێگەیشتم کە ئەوان زۆر لەم کارە ماندوو بوون، چونکە ڕابواردنێک کە ملکەچی یاسایەک و سنوورێک نەبێ زووتر لە کار و ژیانی ڕێک و پێک مرۆڤ ماندوو دەکا. شەوی دوایی تا بەیانی ژن و پیاوەکان خەریکی سەما و گۆرانی وتن بوون و تا بەیانی گوێم لە هاوار و پێکەنینیان بوو. کاتێک کە خۆر هەڵات هەمویان لە تاو ماندوێتی نووستن. لە دوای ئەوەی کە هەڵسان هەندێکیان گەڕانەوە شار و تەنها ئەو کەسانەمانەوە کە لە ڕابواردن تێر نەبوون. بەڵام ئەم کۆمەڵەش ڕۆژی سێم گەڕانەوە شار و هەندێکیان لە تاو خۆشگوزەرانی و ڕابواردن و خواردنەوە و نووستنیان نەیان دەتوانی بەڕێدا بڕۆن و من کەژاوەکەی خۆمدا پێیان کە ئەوان بباتەوە بۆ شار و هەڵگرەکانی کەژاوەکەشم ڕوخسەتدا پێیانم وت هیچ کە پێویستم بە کەژاوە نییە. لە ڕۆژی دووەم کە بەندەکانی کەژاوەکە خواردنەوەیەکی زۆریان بۆ هێنا بووم، هەموو شەو و ڕۆژێ 2 جار بە شەو و ڕۆژ شارابم دەدایە پاسەوانەکانی پەرزگا بۆ ئەوەی بیان کەمە هاوڕێ و دۆستایەتیان بۆ لای خۆم ڕابکێشم. لە ڕۆژی سێیەمدا کە کەس لەوێ نەما پاسەوانەکان مانەوەی منیان پێ سیر بوو. هۆی سەرسوڕمانیەکەشیان ئەوە بوو کە دایانزانی ئەو کچەی چۆتە خانەی خواوە هەرگیز لەوێ ناگەڕێتەوە. ئەویان دایانزانی کە هەموو دانیشتوانی دوورگەی کریت ئەم بابەتە دەزانن و خۆیان بە گێڕانەوەی ئەو کچەوە مەحتەل ناکەن کە چۆتە ماڵی خوا. بەڵام من لەبەر ئەوەی بیانیەک بووم ئەوان ویان دەزانی کە لە دابوون نەریت و بارودۆخی ئەوێ بێ ئاگام. لەبەر ئەوە لە دوای ڕۆیشتنی ئەو خەڵکە من لەوێ ماومەتەوە.